هەروەکو پێشتر ئاماژمان پێکرد لە تەوریەکەمدا باس لە دەمەقاڵی نێوان هاوسەرەکان دەکەین بزانین کاریگەری چیە لەسەر پەیوەندیەکانیان کە هەندێک جار هاوسەران لەسەر شتانێکی زۆر سادە زۆر بەسیط دەمەقاڵە دەکەن و کێشەکە گەورەتر دەکەن و ئەمەش کاریگەری لەسەر پەیوەندی نێوان دوو هاوسەرەکە دروست دەکات و هەندێک جار دەبینین کە هاوسەران دوای چەندین ساڵ لەوەی کە پەیوەندیان هەیە یاخود بە خۆشەویستێکی زۆرەوە بە یەکتری دەگەن بەڵام لەسەر شتێکی بەسیط کێشە دروست دەبێت لە نێوانیاندا بۆ مەبەستێش لە ستۆدیۆ میوانداری زۆر بەڕێز ساڵح سعید سەرۆکی ڕێکخراوی کۆمەڵگەی نوێمان کردووە لە ستۆدیۆ لەگەڵماندا لەسەر بابەتەکە زیاتر قسە دەکەین. زۆر بەخێر مامۆستا سعید. مامۆستا هەنێ هاوسەر هەیە بە خۆشەویستێکی زۆرەوە هاوسەرگیری دەکەن و بە یەکتری دەگەن چی دەبێتە هۆی ئەوەی کە دەمەقاڵە لە نێوانیاندا دروست ببێت؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو بۆ جەنابتان و سپاس بۆ جەنابتان و سڵاو ڕێژشم بۆ بینەرانی بەڕێز هەیە. حتمەن کە کاتی ئێمە باسی خێزانەکەین خێزان کە ئوسرەیە توانم بڵێم هەرچەند لەوانەیە قراءێکی خۆم بێ ئەبێم دوانە ئەسیری یەکتر بن ئەبێ یاخود ئەبێ ئاسیرە بن بۆ یەکتری یا بڵێن پەنا بن بۆ یەکتری و ببنە پشت و پەنا بۆ یەکتری. لە کاتێکە کە باسی دوو هاوسەرەکرێت باسی ژیانی خێزانی ئەکرێت هەموومان ئەو ئاەتە قورئانیمان بێتەوە بەرچاوکە باسی مەوەدە و ڕەحمەکە باسی ئەو پەیوەندیە پڕ خۆشەویستیاکە کە پێویستە لە بینی ژن و مێردا هەبێ. قسەکەی جەنابەت تەواوە کە جاری وایە زۆر لە ژن و مێردەکان بە خۆشەویستی ئەگەن بەیەک ساڵانێکی زۆر خەریکن شەیدا یەکتریە بن بەڵام دوایی بە بچووکترین دەستەواژە پەیوەندەکەیان تێگەچێت. حتمما کاتێک کە ئێمە باسی دەمەقاڵەکەین و باسی ئەوەکەین کە چۆن دەمەقاڵە دروست دەبێ پێم وایە یەکەم شت گرنگە ئێمە ئەبێ سەیری سێ پەیوەندی بکەین لە خێزانە یعنی هەموو خێزانێکی ئێمە باسی کۆمەڵگەی خۆمانەکەین سێ پەیوەندی ژن و مێرد بەیەکەوە گرێدا. یەکەم پەیوەندی ئینسانی، دووەم پەیوەندی دینی ئیسلامی و سێهەم پەیوەندی هاوسەرێتی. ئەگەر تێبینی بکەی پەیوەندی ئینسانیەکە باسی ڕێزە باسی مرۆڤبوونی ئینسان ئەو کەسەیە کە خوای گەورە فەرمووە لەقەد کەڕەمنا بەنی ئادەم کەواتە لێرەدا ئەبێ ئەم دوانە وەکو دوو مرۆڤ ڕێز لە یەکتری بگرن کە ڕێزیان لە یەکتری گرت بربەستێک بۆ دەمەقاڵە دروست دەبێت. چونکە چۆن من مافە دەم بە خۆم کە مافم هەیە بەسەر خێزانەکەمەوە هاوژینەکەمەوە ئەبێ ئەو مافەش بم بەو کە ئەویش هەیەی بەسەر منەوە کەواتە کاتێک کە ئەم مافە ئینسانیم دا بە و ئەوی ژای بە من ئەو کاتە ئیتر مڕاعات یەکتریەکەین بیلەوەکەینەوە من حەزم هەیە من ئینسانم من لەوانی حاڵەتێکی تووڕەبوونم بۆ دروست بێ پێویستە ئەو ئارام بگرێ لەگەڵما یاخود من ئارام بگرم لەگەڵەوە. زۆر جا منەوەم کە وتووە کە ساڵی 1970 بوو کە ئەمانوی چاوسەرگیری ئەنجام بدەین مامۆستا حەسەن پێنجێنی یادی بەخێر خوای گەورە تەمەنی پڕ خێر بکا و تەمەن درێژ بێ ئینشەڵڵا زیاتر خوای گەورە سەحەتی زیاتریشی پێ ببەخشێ کە الحەمدولای سەر لە ژیانایەوە جێدەستی لە ناو کتێبخانەی کوردیا زۆر دیار مامۆستا حەسەن پێنجێنی لە خزمەتیا بم وتی وەرە کاکە ساڵح با دوام وشگاریت بکەم پێشەوەی ژن بینیتم فەرمووە مامۆستا گیان وتی ئەوە لە مێشکی خۆتا دانێ هەندێک شت هەیە لای ژن زۆر گرنگە تۆ بەبێ ئێحتیمامی سەیری نەکەی بێ موبالات نەبی لە بەرامبەریە نەیخیتە دڵۆڕوتانژێر پێڵاوەکان و ئەوەی لێ بکەی لەو لاشەوە تەڵەن کۆمەڵەشت هەیە بەلای پیاوە گرنگە نابێژن بیخاتە ژێر گسکەکەی و بیخاتە کوزبنی ماڵەکەوە. ئەمە یعنی ئەگەر تێبینی بکەین ئەمە بابەتێکە گرنگە لەبەرەوە ئەم پەیوەندی ئینسانیە ئەمە بە هەموو هاوسەرەکان ئەڵێ کە ئەبێ وەکو دوو مرۆڤ سەیری یەکتری بکەن فریشتە نین مادام فریشتە نین جگەلەوەی کە ئەبێ وەکو مرۆڤ ڕێز لە یەکتری بگرن ئەبێ بزانن کول بەنی ئادەمە خەتە هەموو مرۆڤەکان هەڵا ئەکەن کەواتە کاتێک تۆ بەرامبەرەکەت هەڵا ئەکات
و تۆش هەڵاکەی کەواتە ئەبێ لێ بردەبیت ئەم حاڵەتە دروست کرد ئیتر ئەو کاتە دەنگ بەرز ناکەیتەوە لەسەر شتێکی بەسیت نایکەی وەکڵێ لە سەر دەنگکە زەنگیانە شەڕ و ئاژاوایانە پەیوەندی دووهەم پەیوەندی دینیە ئیسلامەتیە دوو مسلمان لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه کەواتە تۆ حەزەکەی ڕێز لێ بژیرێ حەزەکەی داواکانت بەجێبێت حەزەکەی خۆشەویستێت بۆ دەرببڕێ حەزەکەی خزمەت بکری حەزەکەی مافەکانت پارێزراو بێ کۆمەڵی حەزت هەیە هەروەکو تۆ وەکو مسلمانێکم حەزت هەیە بەرامبەرەکەشت کە خوشکێکی مسلمانە ئەو حەزەی هەیە کەواتە لێرش یعنی چۆن بڵێ حاڵەتێکی تر دروست دەبێ کە یا بڵێن قۆناغێکی تر هەنگاوێکی ترت ئەچینە پێشەوە کە بریتێ لە ئەم دوانەوەکو دوو مسلمانیش ئەبێ ڕێز لە یەکتری بگرن ئەبێ حرمەتی یەکتری بگرن ئەمانە ئەتوێنەوە بەسەر یەکتریە هیچ دوو کەسێک بەقەدەر ژنومێر نزیک نین لە یەکەوە تەنانەت مناڵ لەگەڵ دایک و باوکە بەقەدەر دایک و باوکە خۆیان نزیک نین لە یەکەوە لەبەرەوە لە هەموو پەیوەندیەک کۆمەڵایەتیەکانە هیچ دوو پەیوەندیەک بەقەدەر دوو پەیوەندی یا پەیوەندی خێزانی هاوسەرێتی ئەو بەقەدەر و دوان لە یەکەوە نزیک نین خاڵی سێهەم باسی پەیوەندی خێزانەکەیە کە زۆر گرنگە کە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرموویەتی باشترین پیا ئەو پیاوەیە کە ڕێز لە هاوژینەکەیەگرێ و باشە بووی خێركم لأهله وأنا خێركم لأهلي لەولا شەو بە ژنانە فەرمێ هەر کام لە ژنان 5 فەرزەی نوێژی ئەنجامدا مانگی ڕەمەزانی کرد داوێنی خۆی پاراست و گوێڕایەڵی مێردەکەی بوو مێردەکەی دڵخۆش کرد لە هەر دەرگای بەهەشتەوە بانگێکرێ فەرموو بڕۆ بە بەهەشت ڕاست خۆی بناغی هەموو دوو هاوسەری لە نێو خێزانێکە کە هاوسەرگیری پێکدێنن ئەگە بگەڕێتەوە بۆ سەرچاوەکەی بۆ بناخی بۆ خێزانی هەردوولا بێگومان کاریگەری شێبێت لەسەر پەیوەندی نێوان ئەم دوو هاوسەرە ئەم کچە لە خێزانێک پەروەردە بوو بێ کە هەمیشە بەردەوام ڕێز و حورمەت و دینداری لە نێویدا هەبوو بێ حتمەن کاریگەری ئەبێ لەسەر پرۆسی هاوسەرگیری نێو ژیانی خۆی باوکی بینی و دایکی بینیوە ئەو پەڕی ڕێز و خۆشەویستی پێشکەش بە یەکتری کردووە حتمەن ئەمە گوازرێتەوە بۆ نێو خێزانی خۆشی کە لە داودووە ئەم پرۆسی پێک دەهێنێت تۆ سەرنجی تۆ لەسەر ئەوەیە بێگومان ئەوە بابەتێکی گرنگە ینی تۆ ئینسان لە هەر شوێنێکە ڕات تۆ ئێستا مەسەرەن ئێمە خەڵکمان هەیە لە شارێکی خۆی ڕوا بۆ شارێکی تر لە وڵاتێکی خۆی ڕوا بۆ وڵاتێکی تر فەرماندەیەکی سەربازەکانی کۆ کردبووە پێوتن کوڕەکانم ئێوە هاتوون بۆ ئێرە من چۆن بڵێ پرەنسیپی سەربازی فێریەواکەم فێرتانەکەم تەدریبتان پێ بکەم ڕاهێنانی سەربازیتان پێ بکەم ئێوە نهاتوون بۆ ئێرە من پەروەردەتان بکەم هەر کام لە ئێوە نوێنەرایەتی پەروەردەی خێزانی خۆتانەکەن لێرە ئەگەر ئێمە لەوە بێنەوە بۆ ناو خێزان بە هەمان شێوەیە ئەم کچ و کوڕە ئەم ژن و پیاوە لە دوو بۆتەی خێزانی جیاوازەوە چوونەتە ناو خێزانی دووەمەوە کاتێکە هەر کام لەوان کچەکە نوێنەرایەتی پەروەردەی خێزانی خۆیەکە کوڕەکەش نوێنەرایەتی پەروەردەی خێزانی خۆیەکە خۆ ئەگەر ئەم دوانە لە ناو خێزانێکا پەروەردە بووبن کە باشن فێری ئاداب و ڕێز و ئەو سێ پەیوەندیەمان کە باسمان کرد لەبەر چاو گیرا بوو لە پەیوەندی خێزانیەکانی خێزانی هەردوولایە حتمەن ئەمە ڕەنگە داتەوە لەم کچ و کوڕەشە بۆیە ئەگەر تێبینی بکەی یعنی جاری وا هەیە هەتا لە کتێبەکانیشان ئاماژەمان بۆ کردووەکە کەسێکە لێدان بەکارێنێ پێڵێن ئەبێ بڕۆی خۆت پیشانی دکتۆر بدەیت چونکە مە حاڵەتێکی نەخوازراوە یعنی دڕندەکان زۆر گرنگی بە کەڵبۆ و بە نینۆکی تیژ و بە شتانادەن بەڵام بەداخەوە ئێستا مرۆڤەکان سیرەکەی خەریکن خۆیان هاوشێوەی شتەکانی تر لێکەن و نینۆکانیان تیژەکەنەوە بەرامبەر بە یەکتری لەبەرەوە ئەو پەروەردە خێزانیە کاریگەری زۆر گەورەی هەیە باوکێک ڕۆژێکان بە مناڵەکەی وت باوەشی پیاکەوتی کوڕە جوانەکەم کچە جوانەکەم
من پێشەوەی تۆ لە دایک ببی من چاکەم لەگەڵا کردی وتی چۆن باوکە وتی دایکێکی باشم بۆ پیا کردی گەڕام بە دوای دایکێکی باشە ئەمە تەوان کاریگەری هەیە هەروەکو چۆن پێغەمبەر صلی الله علیه وسلم فێرمانەکە کە پیاوان بگەڕن بە دوای ئافرەتی دیندارە جەمالیەت و جوانی دەرەجەیەک نەبێ باربارە دێنجلێسێش کە نووسەرێکی ئەمریکی هەر هەمان ئەو قسەی پێغەمبەرەکە هاتوو صلی الله علیه وسلم بەڵام بە شێوەیەکی تر کە ئەڵێ بەداخەوە گەنجەکان بە دوای شتانێکە ئەڕۆن کە شتەکان زوو تەواو بن بە دوای جوانی ئەڕۆن بە دوای ماڵە ئەڕۆن بە دوای چی ئەڕۆن ئەمە تەواو بن بەڵام بە دوای ئەخلاق و سلوکەکەیان ناڕۆن کە ئەوە ئەمێنێتەوە لەگەڵ مرۆڤەکەیە لەبەرەوە لە ڕاستیە ئەو پەروەردەخێزانی کاریگەری زۆر گەورەی هەیە بۆیە پێویستە دایک و باوکەکان یەکەم لەبەر خاتری خۆیان دوم لەبەر خاتری داهاتووی مناڵەکانیان پەیوەندیەکانیان خۆشکەن لە زۆر شوێنە ئەو یعنی نمونەیەکم جێڕاوەتەوە لەواتێ هەندێک بڵێن ئەمە زۆر باس کراوە برایەک وتی ڕۆشتم بۆ بانە لە ماڵێک میوان بوو وتی پیاوەکە ناوی کە حەمە سەعید بوو ژنەکەش ناوی ئابزانم ئامینە خان بوو وتی کە لەوێ دانیشتە بووم پەیوەندێکی زۆر عەجیبم بینی لە بینە مژنوێردەیە پیاوەکە تەمەنی 65 ساڵ بەرەو ژوورە بوو بەڵام سەر و ڕیش تارتاڵ مووی سپیتیا بوو ژنەکەش ماشاءالله یعنی تر جوان ما بۆ وتی دانیشتە بووین لە حەوشەدا لە دەرگادرا ئامینە خان وتی ئەوە حەمە سەعید جانە یاخوا بەخێر بێتەوە خەریب و مناڵەکان چیت نە ئێوە مەچن بۆ خۆم دەرگاکەمەوە دەستی کرد بە جیرفانیا ئەترێکی دەرێنا تۆزی عەتری لە خۆی دا ڕۆژ دەرگای کردەوە حەمە سەعید هات ئەک بەخێر بێت تۆ چرای ماڵەکەم تەمەنیان لە نێوان 6 ساڵی 6 ساڵ بۆ 65 ساڵ یاخوا بەخێر بێتەوە چرای ماڵەکەم ڕووناکی ماڵەکەم خۆشەویستەکەم حەمە سەعید میوانیشی لەگەڵایە بە گەرمی بەخێراتنی ئەمی کرد ئەنجا دوای بەخێراتنی میوانەکانی کرد ئەنجا هاتەوە مناڵەکان کوڕ و کچەمووی بە پێوە وەستاوە کورسیان دانا و میوانەکان دانیشتن و کورسیەکیش لە پاڵ خۆیاوەتی حەمە سەعید جان تۆ لە پاڵ خۆمان دانیشە وتی من 18 ڕۆژ لەو ماڵە بووم ئەم 18 ڕۆژە ئەمەم بینیوە هەموو ڕۆژێک بەم شێوەیە بینیومە جا یعنی باسی ئەوەیە کرد کە ئەم کوڕ و کچانە هەمویان دەستە و نەزەر لە بەردەمی دایک و باوکیانەوە سابوون حرمەتێکی زۆریان ئەگرتن ڕێزێکی زۆریان لێگرتن ئەمە پێمانەڵێ کەوا ینی حتا ینی چۆن بڵێ بنەما پەروەردەیەکان بنەما قورئانیەکان سیرەی نەبەوی ژیاننامەی سەحاب و یارانی پێغەمبەر صلی الله علیه وسلم خوا لێیان ڕازی بێ ئەمانەی فێر کردووین بەڕاستی خێزانەکانی پێشوش هەروە بووە دایکێک تەمەنی 70-80 ساڵە پێڵێن تۆ چۆن توانیت 6 ساڵ لەگەڵ حاجی فڵانە ژیان بەریتە سەر ئەویش دەڵێ ڕۆڵە ئێمە ئەگەر شتێک بشکایە چاکمانە کردەوە بۆ باز لە گۆزە و دیزە شکاوەکان نەبووە باز لە دڵەکان بووە کە دڵ یەکتریان زوو چاک کردوتەوە یعنی بەڕاستی ئەمە کاریگەری زۆری هەیە یعنی لە ناو خێزانێکە دایک و باوکێک نەتوانن 2 ڕۆژ 3 ڕۆژ یا بڵێن 2 سەعات دەنگ داگرن لە یەکتری ئەمە کاریگەری لەسەر مناڵ هەیە بەڵام ئەگەر دایک و باوکێک هەفتەیەک قسە نەکەن بەیەکەوە بە خێسەوە سەیری یەکتری بکەن بە بۆزەوە سەیری یەکتری بکەن حتمما کاریگەری خراپ لەسەر مناڵەکان بجێڵێت زۆر باش مامۆستا تا چنێک گرنگە ئەو کەسانێکیانە بچن ناو پرۆسی هاوسەرگیریەوە لە خاڵی سفرەوە کە دەست پێ ئەکەن لە یەک تێگەیشتنیان هەبێت زیاتر لەسەر بابەتەکان گفتوگۆ بکەن و لە یەک تێ بکەن تا ئەوەی کە زیاتر گرنگی بەلایانی سۆزداری بدەن لە یەک تێگەیشتن باشە بەڵام خاڵی یەکەم ئەوە بوو کە باسمان کرد کە مەسەلە پەروەردەخێزانیەکەی کە زۆر گرنگە چونکە هەمیشە ئیعدادکردن ئامادەکردن ئامادەسازی بۆ خێزانە نوێیەکان ئەرکی سەرشانی دایک و باوکەکانە بە دەرەجەی یەکەم ئەگەر سەرشانی حکوومەت و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە وەزارەتی ئەوقافە وەزارەتی پەروەردەیە وەزارەتی خوێندنی باڵایە ئەمانە هەمویان هەماهەنگ بنەوێت یعنی بەڕاستیم پێم وایە ئەبێ هەمووان لەسەر پێکێنانی خێزان یعنی چۆن بڵێ چەندین کۆبوونەوە و بێ گەیشتن دروست ببێ بۆ ئەوەی کە گرنگی بە باسی خێزان بدرێت چونکە یعنی هەروکو مستەشریقەکە وتوێتی ئەگەر ئەتەوێ کۆمەڵگەیەک هەڵۆشێنی لە خێزانەوە دەست پێ بکە لە ناو خێزانیشە لە شکۆی دایک بدە دایک بشکێنە
یعنی بەڕاستی کاتێک کە ئێمە باسی پێکهێنانی خێزانەکەین سەرەتا شێوازی هەڵبژاردن کە زۆر گرنگە کوڕ چ کچێگەیەنێ کچ چوو بە چ کوڕێگەکە کە ئەمانە خاڵی گرنگن بەڕاستی پێم وایە ینی ئەگەر ئێمە بڕۆین بۆ دراسە و لێکۆڵینەوەکان و توێژینەوەکان حتا ڕاپرسیەکان کە کراوە لە شوێنی کەکو ئەمریکا لە ناو قوتابیانی زانکۆیە کە کراوە پرسیارێن لێکردوون کە ئێوە تۆ حەزەکەی چێ بێتە ژیانتەوە بۆ کچیش و بۆ کوڕیش ینی هەمویان ئەویان وتووە هاوشێوە بۆ قسەکانیان توێتی منەمەوێت کەسێک بێتە ژیانمەوە تێگەیشتوی پێگەیشتوو بێت خاوەنی کەسایەتی خۆی بێت خاوەنی بڕیاری خۆی بێت لەبەرەوە ئەو تێگەیشتنە بەشێکی بە مروری زەمان چونکە ئەگەر بنەما ئەخلاقیەکە هەبوو ئەگەر پەروەردە دینیەکە هەبوو تێگەیشتنەکەش دروست دەبێ خۆ خێزانەکانی پێشوو هەبووە ئەسڵەن مەسەرەن لە شوانی بووە ژنەکان بۆ دابەزانوە بەڵام ئەم کێشە خێزانیانی کێستا هەیە ئەو کاتە نەبووە یعنی من خۆم کێشەیەکی خێزانی هاتە لام ئەو کاتە ئۆفیسی محاماتمە بوو خوشکێک پەیوەندی پێوە کردم وتی کێشەم هەیە لەگەڵ هاوسەرەکەما بەڵکو قسەیەکی خێرمان بۆ بکەیت تم بەسەر چاوم تر تەلەفۆنی هاوسەرەکەی وەرگرت خۆی بۆی باس کردم وتی 11 ساڵ خۆشەویستیە بۆ لە بینمانە یەک کەلیمەم وتوە یەک دەستەواژە تر لەو کاتەوە 4 ساڵە بەیەکەوەین ئەو دەستەواژ هەیە بوو بە خۆرە خێزانەکە منی هەڵۆشان من قسەم لەگەڵ پیاوەکەیان کرد بە هەر جۆرێک بێت هات دانیشتین لە ئۆفیس خۆی و برادێکی بوون هەڵناگەی پیاوێکی زۆر بەڕێز بوو بەڵام چەندم لەگەڵاوت هینی نەبوو ئەوەی نەبوو کاریگەری نەبوو وتی ئەگەر باوکم زیندوو بێتەوە دنیا لە مەجلسەکەیە دانیشە ئەو پێم بڵێ مەگەر ئەوە بکەمە گینە شتیوان نابێت وتم یعنی تۆ 11 ساڵ خۆشەویستی لەگەڵم کچەیە لەگەڵم هاوسەرەتە 4 ساڵ بەیەکەوە بوون هەمووی ئەگۆڕیتەوە بە یەک وشە یەک دەستەواژە ئەوە لە داوا لێبوردنەکەم هەر باجێک تۆ ئەتوێ بیدا ئەیدا بۆ ئەوەی کە ئەو شتە ڕاستکاتەوە ئەو کەلیمەی وتووە ینی بزانە چەنە مەترسیدارە لەبەرەوە ئەوەی کە ئێستا لە نێو خێزانەکانە باوەڕتە بێ خێزانەکان مەسەن تۆ ڕوویتە دادگا لەسەر شتی بەسیتی وا خێزان جیابێتەوە تەسەوڕ ناکەیت لەسەر دەستەواژەی وا ژن و مێرد ینی لە یەک دوورکەوتونەتەوە و تەلاق کەوتۆتە بینیانەوە هەر پێکەنینت پێیەت بۆیە ینی بەداخەوە کاتێک کە ژن و مێردەکان ئەگەنە مەسەلە کێشە خێزانیەکان کەسانێکی دڵسۆز نین بچێتە بینیانەوە کەسانێکن بە نەزانی ئەچن بۆیە ئەوتێت ڕاوێژکاری خێزانی ئەوێ کەسێک بێت ئەمین بێت دەستپاک بێت ئەبێ شارەزا بێت چۆن یوسف سلامی خوای لەسەر بێ فەرمووی اجعلنی علی خەزائن الأرض إني حفیظ علیم هەروەکو چۆن بۆ ئیدارە و بۆ ئابووری بۆ بەڕێوەبردننی وڵات پێویستە ئەمیندارەتی پێویستە لەگەڵ زانست و زانیاریەکە پێویستە لێزانین پێویستە بۆ هەموو مەجالەکانی ژیان پێم وایە ئەمیندارەتی پێویستە و لە هەمان کاتا تێگەیشتن و زانینی ئیشەکە پێویستە کە کەسێک دەرداتە ئیشەکە کە بتوانێت بینای تیا بکە لە جیاتی ئەوەی بینابکان نەڕوخێنێ ئەوە بکاتیانی کەسێک بێ بتوانێت دروست بکاتەوە نەک بڕوخێنێ ماوەستا تا چەند گرنگە لە کاتی دەمەقاڵێ و شەڕەوەی کە لە زۆرجار لە نێو هاوسەراندا ممکنە ڕوئەیە حتا زۆرێتریشان خۆش بە هەر شتێکە ڕوئەیە بەتەکید ژای ژیانیان تا چەند گرنگە یەکێکیان بێدەنگ بێت یعنی هێمنتر بێت لەسەر خۆتر بێت تاوەکو مەسەرەن ئەویکەیان باشترە بێت ئەمە تا چەند کاریگەری بێت لەسەرەوەی کە پەیوەندێکە دواتە سار دەبێتەوە ئەوەی کە زۆر هەڵچوو بە مەقاڵی کردووە لەوانێت دەبێت داوای لێبوورنیش بکات بێگومان ئەو بابەتە زۆر گرنگە مەسەلەی هەم داوای لێبوردن و هەم بێدەنگی هەمیشە خێزانەکان وا ئەتوانن بمێنەوە هاوسەرەکان کاگەرێکێکیان تووڕە بۆ ئەوی تریان بێدەنگ بێت ئەو بێدەنگی کاریگەری گەورەی هەیە بەڕاستی وەڵام نەدانەوە کاریگەری گەورەی هەیە قسەیەک هەیە ئەڵێ تۆ بڵێ سەرما و من بڵێم گەرما بەردەبێنە بێ بە سەرما یعنی هەرێکە و بە ئاراستەیەک بڕوا خراپە لە کاتێکا کە بەرامبەرەکە تووڕابێ ئەگەر ئەم یەک تۆز ئارام بگرێ ئەو تووڕێژ دامرکێتەوە بەڵام ئەگەر ئەم بڵێ سیر و ئەو برێ پیاس وەزعەکە تێگەچێ بەسەریەکە لەبەرەوە بێدەنگبوون لە کاتی تووڕێیەکانە
کاریگەری زۆر گەورەی هەیە لە ئاوکردن بە ئاگرەکەدا. جگە لەوەش کە ئەگەر ئینسان هەستی کرد بە هەڵەیەکی خۆی داوای لێبوردن کە ئەوە سیمای ئینسانی مسلمانە بەڕاستی و سیمای ئینسانی تێگەیشت و پێگەیشتوشە. یعنی تۆ بڕۆ بۆ هەندێک لە مجتەمەعاتی تر توشتی زۆر جوان بەڕاستی من لە گەشتێکا بووم بۆ ئەو وڵاتە لە خەڵکا دووشتمە بینی زۆر بەڵامەوە جوان بوو کە ئەبوو ئێمە لە تاکتاکی کۆمەڵگەی ئێمە ئەمە ڕەنگ باتەوە یەکەم خەندە هەر کەسێک سیر دەکرد ئاوایەکی بۆ کردی بناسیان ناسیای پیر بواە گەنج وایە دووهەم سوپاسکردن یەکتری سێهەم داوای لێبوردن لە یەکتری یعنی بەسیترین سۆری کە ئەمە ئەنی توانی بڵێ لە نێوان ژن و مێردا دۆڕاوبراوە نییە بڵێ وەڵایی من ئیتر دنیا بێتە خوارەوە لە ئەسپەکەی خۆمدا نابەزم شتێکە جێڕنەوە لە وەختی خۆی لە سەردەمی کاک ئەحمەدی شێخا ژن و مێردێک ئاوا دە مەقاڵەیەکیان بۆیە بڵێن نیگەرانیەکیان بۆ دروست بە پیاوەکە لەو دیوە خەوتۆ ژنەکەش لەم دیوەیە ئیتر پیاوەکە خواخوایەتی بڕاتەوە بۆ لای بەتانی بەسەر شانێدا و لە ڕێگەی بچێ بۆ لای ژنەکە گوێی لێ ژنەکە لێ خوایە خوای بۆ خاتی گەورەی خۆی کاک ئەحمەدی شێخ دڵی ئەو پیاوە نەرمکە بێتەوە ئەم دیو هەمیش تەوەن لەبەر دەرگاکەیە کاک ئەحمەد پاڵمەنێ کاک ئەحمەد پاڵمەنێ خۆی کا بەژوورە ڕاستیە بێ ژن و مێردە بێ ئاوا یعنی ئەبێ لە خەمی دڵ یەکتریا بن ئەبێ ئەو ژنە ئەبێ خەوی لێ نەکەوێت کە پیاوەکەی ئەی بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر ژنێک مێردەکەی نیگەران کرد هەتا بەرەبەیان فریشتەکان نەفرەتی لێ یەکەن پێم وایە ئەمە بۆ هەردوو لا هەر دروستە لەبەرەوە کاتێک فرمێسکە چێتە چاوی ژنێک ئەبێ ئەو پیاوە بەڕاستی خۆی بە تاوانبار بزانێ و ئەو فرمێسکانە بسڕێت و کاتێک کە پیا و نیگەرانێکی بۆ دروست هەبێ ئەبێ ژن خەوی لێ نەکەوێ چونکە ئەگەر پەیوەندی لەگەڵ هەموو دنیا خۆش بێ لەگەڵ مێردەکەی خۆیان خۆش نەبێ قیمەتی نییە لەبەرەوە دڵخۆشکردنی چۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ تەبەسومک فی وجه ئەخیک صەدەقە یا لە شوێنی ترا فەرمێ باشترین کردەوە ئەو کردەوەیە کە سرور تدخله إلى قلبی ئەخیکە خۆشیەک بیخێتە دڵی بەرامبەرەکەتەوە براکەت و خوشکەکەتەوە هیچ کەسێکیش بەقەدەر ژن و مێرد گرنگ نین بۆ یەکتری الأقربون ئەولا بالمعروف یعنی نزیکەکان نزیکترن بۆی کە چاکەیان لەگەڵا بکرێ لەبەرەوە یعنی تۆ بتەوێت چاکە بکەی چۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمودێکا فەرموویەتی پیاو سێ درهەمی هەیە درهەمێکیانی بەخشێ لە پێناوی خوا بۆ جیهاد درهەمێکیان ئەیدا بە هەژارێک درهەمێکیشیان ئەیکا بە پاروێک و ئەیکا بە دەمی خێزانەکە ئەفەرمێ ئەعظەمها ئەجرەن ئەوەیانەکەی کا بە دەمی خێزانەکە کاتە پاروێک و ئەیکا بە پاروێک بۆ دەمی هاوژینەکەی یعنی کەواتە ئەگەر ژنیش و پیاویش هەر چاکەیەک بکەن ئەگەر چاکەکەیان لەگەڵ خەڵکیە 10 دەرەجە وەرگێ 20 دەرەجە وەرگێ 100 دەرەجە وەرگێ بەڕاستی لەگەڵ هاوژینەکەی خۆیانە سەتەکە ئەبێ بە 700 چونکە ئەو ئەعظەم دەرەجەیە ئەو ئەعظەم ئەجرە لەبەرەوە دائیمەن ئەبێ بیر لەوە بکەنەوە کە هەمیشە داوای لێبوردن بکەن لە یەکتری و بەوە گەورە ئەبن بەڕاستی ئینسان بە داوای لێبوردن گەورە ئەبێ بچووک نابێتەوە هەروەکو چۆن سەدەقە لە ماڵکەم ناکاتەوە خاکی بوونی بەڕاستی ئینسان بچووک ناکاتەوە گەورەیەکە چەند ژن و مێرد زیاتر لەگەڵ یەکە تەبابن زیاتر خۆشەویستی بۆ یەکتری دەربەپڕن زیاتر بچن بەلای یەکە یعنی ئەوە زۆر گرنگە ینی بەڕاستی ئەمە گەر چۆن بڵێ تەرازوێک بێنین هەر ئەو تەرازوەی کە لە دادگاکان نایە یاخود ئەگەر هەردارێک بێنین بیخێنە سەر شتێک و یعنی چۆن بڵێ وەکو هاوسەنگیەک وابێ ئەگەر ژن لەم سەر بێ و پیاو لەو سەر بێ ئەبێ بە هاوسەنگی بجوڵێنەوە ئەگەر هەر کامیان هەنگاوێ بچێتە پێش ئەوی تریان لەگەڵیان نەڕوە لاسەنگە بێت کەوتنە خۆڕە و دروست دەبێت بەڵام ئەگەر هەردوو لایەن بە هەماهەنگی بە هاوسەنگی خۆشەویستی دوولایەنە ڕێزگرتنی دوولایەنە گرنگی پێدانی دوولایەنە
ئەمانە هەبوون خۆشەویستی زیادە بێ و ئەم ژنومێردە زیاتر ئەتوان بێکەوە بشین و لە دنیادا بەهەشتێک بۆ خۆیان دروست دەکەن پێش بەهەشتی قیامەت بەڕاستی. زۆر باش مامۆستا پرسیارم هەیە بە زۆر جواب بێتەوە. لە مەقاڵەیە لەوانەیە کێشەکان گەورەتر بێت و بۆ زۆر شتی تر سەر بنێت سەر بدات و کێشەکە گەورەتر بێت و جیاببوونەوەی لێ دروست بێت. چۆن بتوانین دەمەقاڵەکان بگۆڕین بۆ گفتوگۆ کە لە گفتوگۆکردندا تێگەیشتن و چارەسەر هەیە؟ زۆر جوانە. کتێبێک هەیە هەر بە ناوی ئەوەی کە چۆن بڵێن دەمەقاڵەکان بگۆڕین بۆ حیوار و توێش چۆن بیکەن بە نقڵ. طبعا ئەبێ ئێمە لەو حاڵی ببین کە ژنومێرد بێکێشە نیە، هیچ ماڵێک بێکێشە نیە. یعنی ئەگەر ژنومێردێک هەر هیچ کێشەیەکیان نەبێ زۆر بێکەوە ناژینە گینە هەر کێشە هەر دروستە بێ. بەڵام گرنگ ئەوەیە یەکەم شتەکان بچووک بکەینەوە وەکو شاعر عەرەبی متەنەبی ئەڵێ يعني وتعظم في عين الصغير صغارها وتصغر في عين العظيم العظائم. ئەڵێ لە چاوی ئینسانی بچوو کەشتی بچوو گەورابێ، بەڵام چاوی ئینسانە گەورەکانە شتە گەورەکانی بچوو گەبنەوە. لەبەرەوە یعنی باشترین شت بۆ ئەوەی کە دەمەقاڵەکان بەرەو حیوار و توێژ بەرین، یەکەم ئەو بێدەنگیە بوو کە عەرزمانکردن، دووهەم وەکو مرۆڤ سیرکردنی یەکتری کە ئەمە بەرامبەرمە، ینی مرۆڤ هەڵەی کردووە پێویستە ینی منیش لێ بردەبم ئەوە. سێهەم ینی چاوەڕێکردنی یەکتری بزانین بەرەو کوێ ئەڕۆین، ینی جگە لەوەی کە ینی چۆن بڵێ شتەکە گەورە نەکەین بچووکی بکەینەوە، نێڵین سێهەم کەس بێتە ناو مۆزوعەکەەوە لە بینی خۆیانە چارەسەری بکەن نەگاتە سێهەم کەس، چونکە ئەگەر گەیشتە سێم کەسەکە لەوانەیە لی نەزانێ لەوانێ وەزەکان لێ تێکرا. زۆر باشە، زۆر سپاس دەکەین ڕێز مامۆستا ساڵح سایی سەرۆکی ڕێکخراوی کۆمەڵگەی نوێ. خۆ بەخێر بێ، سپاس بۆم دەرفەتە مامۆستای. زۆر سپاس دەکەم.